دوو مشکلەمان هەیە لە کەرکووک. مشکلەی یەکەم کارەبای نیشتیمانی کە لە کەرکووک کەم بووە بە هۆکاری ئەوەی کارەبای نیشتیمانی لە هەموو عێراق کەمی کردووە. عێراق لە 26,000 مێگا کارەبا ئێستا 13,000 مێگا کارەبا ئینتاجی هەیە. بە نەتیجە تەئسیری لە کەرکووکش کردووە و تەئسیری لە شارەکانی تریش کردووە. دوای نێوپێر ئێمە لە بەغدا بووین بۆ ئەوەی بتوانین بەشێک لە حسەی کەرکووک زیاد بکەین و سوپاس بۆ خوای گەورە و سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون توانیمانە نزیکەی 100 بۆ 120 مێگا جارێکی دیکە بۆ حسەی کارەبای کەرکووک زیاد بکەینەوە. ئەوە تۆزێک وەزعەکە باشەکات. و مشکلەی دووەم نەبوونی محەویلات و اختیناقاتی کارەبا لە نێو گەڕەکەکان هەبووە کە سەبەبەکەشی وازحە. یەکێک لە سەبەبەکانی پێشووتر بووە و سەبەبی دووەمیش زیادبوونی زۆری ئەو خانوانە لە هەندی ئەو گەڕەکانە کە لۆدی زۆر دروست کردووە. ئێمە وەکو ئیداری کەرکووک و لەگەڵ تەوزیع کارەبای لەگەڵ تەوزیع لێرانە لە دایرەی کارەبای کەرکووک هەموو ئیمکانیاتەکانی نەژێر دەستیان و بڕیارشماندا لە مەرحەلەی یەکەم 100 محەویلە تەوزیع بێ و دەستیانیش پێ کرد. شەوی پێنجشەم و جومعە تاکو کاژمێر دوی شەو کاریان کرد و محەویلەکانیان تەوزیع کرد بەسەر ئەو شۆنانی کەوا مشکلیان هەیە و ئەمڕۆ دەست پێکەن بە بەستینی ئەو محەویلانە. بۆیە من داوایەکم هەیە لە کۆمەڵانی خەڵکی کەرکووک تۆزێک بە تەحەمل بن لەگەڵمان. ئیدارەی کەرکووک هەموو ئیمکانیات بۆ تەوزیع کارەبای تەوزیع ئامادە دەکات بۆ ئەوەی ئەو محەویلانە بگات. محەویلەکان لە کەرکووک هیچ مشکلەمان نییە. 100 محەویلە تەوزیع کراوە و 100 دیکەش ئێمە ئامادەکەین بۆ تەوزیعکردن و بۆی ئەم کێشانە چارەسەر کرێ و چارەسەر شەبێت.